وەرزشوانان لە مەیدانی ڕکابەریەوە تا بەندینخانە و پەتی سێدارە. لە کاتێکدا کە جۆش و خرۆشی مۆندیالی تۆپی پێ سەر لە نوێ تەواوی جیهانی داگرتووە و سەرنجی ملوێنان گەنج و شەیدای ئەم وەرزشەی بەرەو لای خۆی ڕاکێشاوە. کەشوهەوای زاڵ بەسەر کۆمەڵگای ئێران و بەتایبەت نەوەی گەنجدا بێدەربەستێکی مانەدار لەم بوارەدا نیشان دەدات بۆ جەماوەری خەڵک و بەتایبەت گەنجانی ئێران. جۆش و خرۆشی هەمیشەی جێگەی خۆی داوە بە بێدەربەستیەکی بەرچاو بەرامبەر بە چارەنووسی ئەو تیمە تۆپی پێیی کە لەلایەن ئێرانەوە ڕەوانە کراوە. ئەو تیمەی کە ئەمڕۆ بە ناوی ئێرانەوە لە پێشبڕکێی نێودەوڵەتیدا دەچێتە مەیدان لە ڕوانگەی بەشێکی بەرچاوی کۆمەڵگەوە چیتر ڕنگدانەوەی ناسنامەی جەماوەر نییە، بەڵکو ویترینکی پروپاگەندەییە کە لەلایەن دەسەڵاتەوە زەوت کراوە. ئەم دابڕانە قوڵە بەرهەمی ڕاستەوخۆی چەندین دێ ئەمنیتیکردنی وەرزش و سەرکوتکردنی توندی ئەو وەرزشوانانەیە کە لە جیاتی بێدەنگی ڕاوەستان لە پاڵویست و داواکاریەکانی خەڵکیدا. تۆپی پێ لە ئێران ساڵانێکە سربەخۆیی خۆی لەدەستداوە و بۆتە بوارێکی تەواو سیاسی و کەوتووەتە ژێر کۆنتڕۆڵی دامەزراوە ئەمنیەکان لە دانانی بەڕێوەبەرانی نیزامی و ئەمنی وەکو سەرۆکی فیدراسیۆن و یانەکانەوە بگرە تا هەڵاتنی زنجیرەی وەرزشوانان، بێبەشبوون لە میوانداریکردنی یاریەکان و کارەساتی تاڵی خۆسووتاندنی کچەشینەکە دوختەریابی لە ناڕەزایەتی بەرامبەر بە قەدەغەکردنی چوونی ژنان بۆ یاریگاکان. هەموو ئەمانە نیشانەی ئەوەن کە ڕژێمی دەسەڵاتدار وەرزش وەکو ئامڕازێک بۆ دروستکردنی مەشروعیەت و شاردنەوەی قەیران ناوخۆیەکانی خۆی خراپ بەکاردەهێنێت. کۆماری ئیسلامی پەیامێکی زۆر ڕوون و ئاشکرای ئاراستەی کۆمەڵگەی وەرزشی کردووە. هەر جۆرە هاوسۆزیەک لەگەڵ خۆپیشاندانەکان یان ڕەخنەگرتن لە پێگاتەی دەسەڵات بە تونترین کاردانەوەی ئەمنیەتی وەڵام دەدرێتەوە. تێچووی ئەم هاوسۆزیەت تەنها لە دوورخستنەوە لە میوانداری یان تیمی میلیدا کورت ناکرێتەوە، بەڵکو دەست بە سەرداگرتنی ماڵ و سامان، دروستکردنی دۆسیەی قورسی دادوەری، بەندکردن و تەنانەت پەتی سێدارەشی لێ دەکەوێتەوە. دەست بە سەرداگرتنی ماڵ و سامانی وەرزشوانی ناڕازی سیاسەتێکی ئامانجدارە بۆ دروستکردنی ترس و تۆقاندن، تا بە کەسانی دیکەش بڵێت کە تێچووی قسەکردن و هاوڕێیەتیکردنی خەڵک دەکرێت چەندە قورس بێت. نمونەی بەرچاوی ئەم سەڕینەوە سیستەماتیکە دەکرێت لە لیستی غایبانی تیمی میلی لەم خولەی مۆندیالدا ببینرێت. سەردار ئەزمون، ئەستێرەی ناسراوی تۆپی پێ ئێران کە لە ئاخێزی جەماوەری ژن ژیان ئازادیەوە تا خۆپیشاندانە خوێناویەکانی بە فەرمانبەری 1404 بەردەوام هەڵوێستێکی خەڵکی تری گرتبووە بەر و بێدەنگی خۆی شکاندبوو، ئەمڕۆ هیچ جێگایەکی لەم پێکهاتەیەدا نییە. ئەو پێشتر ڕاشکاوەنە نووسی بووی کە لە لێکەوتەکان و ئەگەری سڕینەوەی ناوەکەی ئاگادارە، پێشبینیەکی ڕاستی کە هاتەدی تا تیمی میلی لە یاریزانانی سربەخۆ و جەماوەری پاک بکرێتەوە. لە سیناریۆیەکی دیکەدا دۆسیەی ڕەشید مەزایری، گۆڵپارێزی پێشووی تیمی میلی ئیستیقلال و سپاهان، ڕەهەندەکانی دەستوەردانی ئەمنیەتی ئاشکرا دەکات ناوبراو بەهۆی بڵاوکردنەوەی بابەتێکی ڕەخنەگرانە لە دژی عەلی خامەنەیی و ئیدانەکردنی کوشتاری خۆپیشاندەران لە بەفرانباری 1404 کەوتە بەر ڕق و تووڕەی دەستگا ئەمنیەکان. هێز ئەمنیەکان بە هێرشکردنە سەر ماڵەکەی دەست بەسەریان کرد و دوای چەندین مانگ لە بێخەبەری موتسڵەقی بنەماڵەکەی دەرکەوت کە ئەم وەرزشوانە میلیە لە بەندینخانەی ورمێ زیندانی کراوە. دۆسیە مەزاهێری سەلماندی کە تەنانەت ناوبانگی نێودەوڵەتیش نابێتە قەڵغان لە بەردەم دەستگای سەرکوتی کۆماری ئیسلامیدا. وریا غەفوری خەڵکی سنە، یاریزانی بەتوانا و ناسرا و کاپیتانی یانەی ئیستیقلال و ئەندامی تیمی میلی ئێران بەهۆی ئەوەی لە ڕاپەڕینی ژن ژیان ئازادیدا لە پاڵ خەڵک داوەسدا، لەگەڵ گەڵێک کۆت و بەند بێبەشبوون بەرەو ڕووبووەوە و سەرنجامیش ناچار بوو واز لە ئەو وەرزشە بهێنێت. سەرکوتکردنی کۆمەڵگەی وەرزشی ئێران تەنها لە بێبەشکردن و بەندینخانەدا کورت نابێتەوە. کۆماری ئیسلامی بەڕشتنی خوێنی وەرزشوانان لە شەقامەکاندا و سپاردنیان بە پەتی سێدارە سنوورەکانی بێشەرمی بەزاندووە. لە کاتی خۆپیشاندانە سەرتاسەریەکانی بەفرانباری 1404دا ناوگەلێکی پرشنگدار لە تەلاری شانازیەکانی وەرزشی ئێرانەوە بە لیستی گیان بەخەتکردوانی ڕێگای ئازادی زیادکران. ئەمیر محەممەد کەرەمی، ئەندامی تازەلاو و دواڕۆژڕوونی تیمی میلی تایکواندۆی ئێران لە مەرودەش درایە بەردەستڕێژی گولە و کوژرا.
شەهرام مەقسوودی پاڵەوان و وەرزەشوانی بواری پاوەر لیفتینگ لە ئیسفەهان گیانی بەخەت کرد. شەهاب فەلاحپور زۆرانبازی گەنجی خەڵکیان دیمەشک بە تەقەی ڕاستەوخۆی هێزە سەرکوتگەرەکان گیانی لەدەستدا. زەهرا ئازادپور فوتباڵیستی 27 ساڵە لە کەرەج کوژرا و بنەماڵەکەی چەندین ڕۆژ لە دڵە ڕاوکێ و گەڕان بە دوای تەرمی بێگیانی ئەودا بوون. ئەمیر حوسێن محەممەد زادە یاریزانی 18 ساڵەی تیمی دلاوەر ئەفرازی تاران بە تەقەی ڕاستەوخۆی جەلادەکان لە شەقامەکانی تاراندا کوژرا. هاوکات لە درێژەی سیاسەتی لە سێدارەدانی تۆڵە ئەستێنەراندا ساڵح محەممەدی زۆرانبازی گەنج و خاوەن مەدالیای ئێران دوای دەست بەسەرکردنی لە خۆپیشاندانەکانی بەفرانباری 1440 لە کاتێکدا کە هێشتا لە تەمەنی تازەلاویدا بوو لە سێدارەدرا. لەم نێوەندەدا ڕەفتاری یاریزانانی تیمی میلی تۆپی پێی ژنانی ئێران لە جامی نەتەوەکانی ئاسیا لە ئوسترالی و خۆبواردن لە وچنەوەی سرودی فەرمی کۆماری ئیسلامی سەر لە نوێ سەرنجی جیهانی بەرەو لای دۆخی ئەمنی لە ڕادەبەدەری زاڵ بەسەر وەرزەشوانی ئێراندا ڕاکێشە. دیاردەیەکی کە بووە هۆی پەنابەربوونی چەندین یاریزان و کادری تەکنیکی لە ئوسترالیا. ئەم کارەساتەیەک لە دوای یەکانە ناڕزایەتی نێودەوڵەتی لێکەوتوێتەوە. 4 ئەندامی پەرلەمانی ئەوروپا لە نامەیەکی کراوەدا بۆ سەرۆکی فیفا وێڕای ئاماژە بە بەڵێنە مافە مرۆیەکانی ئەم دامەزراوەیە لەسەر بنەمای ئوسوڵی ڕێنمای ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان پەسەندکراوی ساڵی 2017 زاینی خوازیاری هەڵوێز وەرگرتنی ڕوون و هەنگاوی کردداری بوون لە هەمبەر سەرکوت ئەشکەنجە و لە سێدارەدانی وەرزەشوانانی ئێراندا. ئەوان بە دروستی ئەویان وەبیرهێنایەوە کە لە کاتی بەڕێوەچوون یاریەکانی تیمی میلیدا هەموو فوتبالیستە ڕاستەقینەکانی ئێران لە یاریگادا نین. هەندێکیان لە بەندینخانەکاندا لەژێر ئەشکەنجەدان، هەندێکیان کوژراون و هەندێکی دیکەشیان لەژێر سێبەری حکومی قورسی لە سێدارەدان. مۆندیالی 2026 زاینی لە یەکێک لە سیاسیترین کەش و هەواکانی مێژووی خۆیدا بەڕێوە دەچێت. بۆ کۆماری ئیسلامی ئەم پێشبڕکەیانە ئامڕازێکە بۆ ئاساییکردنەوەی دۆخەکە و بۆ ئەوەی وانیشان بدات کە خوازیاری سەقامگیریە. بەڵام بۆ خەڵکی ئێران ئەم ڕووداوە وەبیرهێنەرەوەی نەبوونی ئەو پاڵەوانە ڕاستەقینانەیە کە گیان و ئازادی خۆیان فیدای ئازادی کرد. بێدەنگی بەردەوامی فیفا و دامەزراوە نێودەوڵەتی وەرزشیەکان وەک هاودەستیەکی ناڕاستەوخۆ لەگەڵ دیکتاتۆری زاڵدا ئەژمار دەکرێت. واقعیەتی ئاشکرا ئەوەیە کە تا ئەو کاتەی وەرزشی ئێران دیلی کۆت و بەندی ستەمکاری ئاینی بێت، مەیدانەکانی ڕکابەری نێودەوڵەتی نەک مای دڵخۆشی بەڵکو وێنێکی باڵانوێنن لە تراژیدیا سڕینەوە و سەرکوتکردنی پاڵەوانە ڕاستەقینەکانی خەڵک.